لێدا ڕقەمی با بلۆم لێدا کورگاکە تەلەفۆنی چی و حاڵی چی بۆ خەڵکمان تێگەێنی بەگوڵا شتێنەکەی تەماتەیە خەیارە کوولەکەیە هەڵبژێرە بە دڵی خۆ وەرە بۆ تەماتە بۆ خەیار بۆ باینجان بۆ کوولەکە تۆ هەڵبژێرە هەلو کاک ڕەحمان کوی باشی ڕۆحەکەم کاکە لە چێن دەرێت و لە خوار ماڵی کچەکەوم جەنابەت کاکە ئەمن مەزیدی جیرانی خانمی چیژت ئەها ئەمریکا کاکە وەرە بگەیە چێژت خیانەتی لێکرایە خانم بەستە زمانێ وا فەوتایە تەدمیر بووە ئەوە زاوایە هایتە دەتوو وەڵڵا بوویتە حەیات چوونەکە لە قۆرانی دۆر و دەنگەچی لە دووە منتیقا موزانی باشە دێ خوا حافیز نزیکمەوە هاتم لە کاکە زوو بگەی هاچیژم شەینەکەی کورا با ڕەحمان بێ بزانە کو دەتکاتە فەلیم خەجە دڵمان زۆر توندە هەستە بڕێک هەیە هیچ نەبی کاکە بڕێک شتی بینە بڕێک دڵمان خۆش بی بڕۆ ناو سەلازێ بزان سەلازە بکەوە چی تێدایە ئەوەی هاتە بەردەست تەقسیری مەکە مەگرێ چێژمە کە مۆزمان لۆ دێ مەگرێ داچی داکەم ئەو کەم لێوە جار دێ بەڵێ جان کاک نەقیب شکور باشی بژی کاکە جان سلامت بی چیاڵی نام ناسی وەڵاهی سەوتەکەت غەریب نییە کاکە جان ئەمریکا فەرموو کورە چۆر نازانی کورە من ڕەحمانم ڕەحمان قومبەلا بەڵێ فەرموو کاکە ڕەحمان کێشەیەکی عایلیمان هەیە ئەو زاوایەم نییە خیانەتی زەوجی لە کچەکەم کردووە ئەمە لە چۆن کاکەیەوە گەڕەکی 16 کۆڵانی 15 ئەها کاکەجە باشە بەسەر چاو ئەو کەسانە زۆرن ئەوانە ئەمسالیان زۆرە هەر ئیستا دوو پۆلیسە بۆوان نێرم و بیان هێن بۆ ئێرە خوا حافیز دەبی کێشە خۆ بی کێشە دێ بەسا ئەی دە باشە 4.5 وەکە تۆ 4مان بەرێ باشە بە ساخە بۆ دەی لەشە ساغ بێ فتاح بەڵێ قوربان ئەمە چییە هەردووان بێگوێنە ژوورەوە یا قوربان هەردووکمان نامان فتاحە من تۆم بان کرد یا ئەوم بان کرد هەردووکمان لای جەنابتی ئەی باشە چۆن بانگتان بکەم وڵی نازە دە باشە لەمە و لا بەناوی باوکو و باپیرتان و بانگتانەکەم باشە آخر قوربان نایی باوکو با پیریشمان یەکە مشکلەکە لەوەیە ئەی حەل چییە وڵی نازە باشە لەمە لە ڕقمتان بۆ دانێم تۆ ڕقم 2 ئەو ڕقم یەک وڵی ئەگەر دووە من دانێ مەمنونە بم بۆ بەخوا دووم پێوە نایە ئەها باشە لەمە لا ئەوەکەم بە 2 تۆکەم بێ بەڵێ تۆ دووی لەبیرن دەچێت هەر ئیستا ئەچن بۆ گەڕەکی 16 کۆڵانی 15 قەزەیەکەی خیانەتی زەوجیە زاوەکە ڕەحمان قومبەلا خیانەتی زەوجی کردووە هەر ئیستا قۆڵبەست دەکەن بۆ مەگەنن قوربان کام ڕەحمان ڕەحمان قومبەلا قوربان ئەگەر قومبەلەیە بۆ ئێمە بچین بە قورئان پیامانە بتەقێتەوە پارچە پارچابینێمەش واز لەم قسانە بێنە هەر ئیستا ئەمری حاکم وەرەگرم و ئەچن بۆم دەستگیرەکەن بۆ مەگەنن بەسەر چاو قوربان ئەو بۆ پێڵێن ڕەحمان قومبەلە ئێوە کەی مشکلی تۆیە وەختەوە قسانە نییە بڕۆ دەی مەگرێ چیژم مەگرێ بەخوا خەزە مۆزە سخۆسە کورگاکەی هاوارەوە بۆ چی وا کرد قسەینەکەی کورا حەتا ڕەحمان دێ قسەینەکەی سەلام عەلەیکوم وعەلەیکوم ئەسەلام وڕەحمەت الله ڕەزا بووی بەو پیاوە خیانەت لە کچەکەی من بکەی ها مامە وەڵڵاهی ئەوانە تێناگەنم ێ بە شەلەی تۆ تێبگەینە پشتی وا ڕووی نەداوە کۆرەلاچە نمەک بە حەرام بەخێر بێنێ ئەخوا بەخۆشت بەخێر بی کاکڕان هەر یەکسەر دوای تەلەفۆنەکەی تۆ خۆم بۆ نەگیرا تەلەفۆنم کرد بۆ مەخفەر ها کاک گەڕەک پڕ بوو لە پۆلیس ئەرێ کاکەی و بۆچی پۆلیسان تێگەیانە بۆ خاتری خوا کاکە تۆ نازانی مەسەلەکە چییە با بۆ ڕوونکەم ڕوونی مەکەرەوە خیانەتی کردووە تەواو ڕەحمان گولەیم لێتەیە بۆ توخوا ئەو قسە نازدانە دەلێ قاقزە دەلێ کارمامزە ئەو فەرخە ورچە چێ دایتێ کورە مەجیجان نسیبە نسیب ئەرە وەڵا پۆلیسات دانیشە ڕەحمان قومبەلا بۆ لە من زیاتر کەس دەکەی لۆ پۆش ناکاتەوە ئەو قەزەی تەسمیلی من دەکەی خەجێ ئەو مۆزەی تەواو کە لۆ خەسار بێتە دێمەوە فەرموو سلام علیکم عەلەیکوم ئەسەلام هاتوین بۆ تحقیق فەرموو لە ژۆرەیە کابرا لە ژۆرێ فەرموو سلام علیکم عەلەیکوم ئەسەلام بەخێر بێنێ ئەخوا بێ زەحمەت کامتان ڕەحمان قومبەلەن منم ڕەحمان قومبەلا بەس من تاوانبارەکە نیم
ئەی بۆ پێ دەڵێن ڕەحمان قومبەلە با بۆتان ژێڕبەوە ماززگەرم بوو فەرمودانیشم بالۆتان باس کرد فەرمودانیش ئێمام ڕەحمان بجێڕەوە وەڵی کاکە ئەوەی ڕاستی بێ وەختی خۆی چوون بۆ ڕاوەماسی قومبەلەیەکم پێ بوو ئەمەngە بە زەخت کە هەڵم ما ڕێککەوتەوە بەردەبی خۆم وەڵا کاکە بۆ خۆی تاقیەوە هەموو ژیانم پارچێ بەسەری دوێستش ئەی تاوانبارەکە کامەیە تاوانبارەکە ئامەی تەنیشتمە فەتاح بەڵێ تحقیق دەستی پێکرد بنووسە قەڵەمم پێ نییە ئەمرن نەمێنی کچی منەتوانی بۆم جێری تۆ بێ زەحمەت قوربان مردەکە و خیانەتی لێ کردوم سوراوی ئافرەتی خەڵک بە کراسەکەوێتی ستۆپ فەتاح ئەو مۆزەم بۆ بگرە